سڵاتان لێبێ ئەم کاتتان باش. لە بەرنامەی پێشووە باسی نێرگزیەتمان کرد کاریگەریەکانی بەسەر تاکەوە، بەسەر پرۆسەی زەواجەوە، بەسەر پرۆسەی هاوڕێیەتیەوە. لێرەیە ئەمڕۆ باز لەوە ئەکەین کە چۆن نێرگزیەت دروست دەبێت، سەرچاوەکانی چین، ئەو نووسەرانە چێن کە کار لەسەر دروستکردنی نێرگز و زوڵەیخا ئاساکانەکەن. مامۆسا گیان دووبارەوە خێربێتەوە چاوەکەم. مامۆسا ئەمڕۆ حەزەکەم بزانم سەرچاوەی دروستکردنی نێرگز چییە؟ لە پەروەردەمانایە، پەروەردەی ئێمە ئەو نەرگسێتێتیا بەرهەمێنێ، ئەمەریزێتە بەرهەمێنێ لە پەروەردەکەمانە. پەروەردەکەمان چۆنە؟ پەروەردەی ئێمە خێزانە، ینی ئێمە دەوڵەتمان نییە، ینی دەوڵەت ناتوانێت مەسەڵەن بڵێن سەیطرە بکات لەسەر پەروەردەی تاک بە تاکی ئینەکانی، بڵێن دەوڵەتێکی وەکو دەوڵەتی سوید مەسەڵەن، وەکو دەوڵەتی مەسەڵەن پەنانەت ئەمریکا، ئیتالیا، هەروەها ئەو وڵاتێکی ڕێکوپێکی تر. ئەوەی خێزان ڕۆڵی زۆر سەرەکیە بینێ لە بڵێن لە ینی بڵێن لە پەروەردەکردنی مناڵە لە گەورەکردنیە. ینی گرنگترین یەکەی کۆمەڵایەتی ئێمە خێزانە. خێزانەکانی هەر یەکەی کولتورێکی خۆی هەیە، هەر یەکەی بە شێوازێکی خۆی هەیە، هەر یەکەی بۆ بە پێی بیر و بۆچوونی خۆی مناڵەکانی گەورەکە بە پێی ئەو دوور و بەرەی خۆی. ئێمە بە پێی نوێترین تیۆری دەروونناسی، تا من دەروونناس نیم، بەڵام گرینگە ئەمە بزانانی ئەمانە شازۆبی دەروونناکانی نەیزانن. نوێترین تیۆری دەروونناس، یعنی بڵێن دەروونناسی سکیماکانی یۆنگە. سکیماکانی یۆنگەنین کۆتایی سەدی بیستەمە، وەلەویا تۆ وادە مێژووی کۆنترە، بەزێتر لە سەدی بیستەمە، یعنی بڵێن ئەمە بەتاوی هین بووە. وەکو چۆن هەموو مادەیەک ناسنامەیەکی شەبەنگی هەیە، شەبەنگیان سپەکترەمی هەیە، مەسەڵەن هینی هایدرۆجن جیاوازە لە ئۆکسیجن، هینی نازانم نزیکایەتیان هەیە لەگەڵ یەکەوە، بەڵام ئەمە خەشە جیاوازیشن. هەموو مرۆڤێکیش کۆمەڵێ تارمایی لەگەڵایە، سپەکترمی 18 دان هەیە، و بەپێی ئەو ئەجزانە تۆتەنی کەسایەتی ئەو کەسە دیاری بکەیت. تەنانەت ئەگەر تۆ بە تاوەتی ئەو تارماییانە یان ئەو سکیمانە لەو شەخصا دیاری کرد، ئەتوانین کۆنتترۆلیکەی. ئەنی تۆ من هەستەکەم زۆر لەو سوالکەرانە بۆ خۆیان یۆنگێکن، ینی مەسەلەن مەبەستە چیە ئەو سوالکەر کە مەسەلەن لە بازارە سوالکەر هەن کە داوای پاراکەن، سوالکەری حەقیقی بەڵام تماشاکەم دێن هەنە جارە و سوالکەهنێکیان وەکو لەزگە پێمەوە ئەنووسێن، لێم نامنەوە حتا پارەکەم لێ نەسێنە، بەس مەسەلەن لەوانەیە بە تۆ نەنووسێن بەلفەرزەڵە بۆچی بنەوە ناسن، هەستەکەن لە منە سکیمایەکە سکیمەی ئەو سکیمایی خۆ بە قوربانیکردنی، ئەو سکیمای عاشق پیشەیە هەستەکەن حتممە منهجاگەن، حتممە لە منە بەنتیجاگە، وە لەوانەیە مەسەلەن بە لە تۆ بەنتیجەنەکەن، تۆ مەسەلەن هاوسەنگتری عاقڵتری، ینی سکیمە عەقڵتێکە، ینی لە حەقیقەتەکەیەوە کەواتە ئەتوانین بڵین ئەوان کەسایەتی بەرامبەرەکەیانە خوێندنەوە، خوێنەوە بزانێت کێ لێ بێتەوە، بەڵام بە شێوازە ئەکادیمیەکە شاید نەیزانێت بە ئەزمون فێر بووە، بە ئەزمون فێر بووە. ئەسارە خۆشمان زۆر کەس مەسەڵەن فڵان کەس کوڕی چاکە، ینی کوڕی چاکە مەسەڵەن تەکلیفی لێکەشت، ئاسانی تەکلیفی لێکرد، تێگەی چۆنە ئیستیجابەی هەیە بۆ ئیستیجابەی هەیە، ئەوان سەکانەوانە ناسان بەڕوخسەر زۆرجار بەناو چاوانە دیارە. ئەمە بڵێن لە خێزانەکانەوە دەست پێکات، تۆ بەتایبەت مەسەلەن بڵێن عاشق پیشە چۆن دروستە بێ؟ عاشق پیشە بەردەوام بە دوای هینەوەیە، ئاپفرۆپارسیکینگەوەیە، بە دوای تاییدکردنەوەیە. چۆنە مەسەلەن ئەمە لەو خێزانانان کە بەردەوام بە مناڵەکان ئەو کارە بکە بۆ هەر کارێکی باش پاداشێ، بۆ کاری خراپ هێنێش لەوانەیە تەمەی بکە، و ئەوەیە کەساتێکی تا دروستەکە بەردەوام هەوڵەدا باش بێ بۆ ئەو پاداشت وەرگێ، بۆ پاداشت وەرگێ، ئەوە هینە، ئەوە کەسێتی عاشق پیشە دروستەکە. بەڵام نێرگز پرۆسەیەکی ئاڵۆزترە، دروستبوونی نێرگز پرۆسەیەکی زۆر ئاڵۆزترە. نێرگز بەردەوام خۆی بە مافخوراوە زانێ، خۆی بە مافخوراوە، هەمیشە خۆی بە مافخوراوە زانێ، کە واژ نییە. ئەوەی مەس ناخیانەکەم، بەڵێ مەسەن ناخی کەسێکی عاشق پیشە ئەوەیە کە بەردەوام خەڵکی هەموو خۆشەوێ،
خەڵکی خۆشەوێ مێرولەیەک ببینێ ئازیەتە بێ توزانم بینە ینی بەڵان هەوڵەیە یارمەتی خەڵک بە هەموم کاراناکە عاشق پیشە ینی مەسەلە حقیقیە ئەو خۆشویستنە یان چاڵێ ئەو سکیمایەکی هەیە سکیمای خۆ بە قوربانیکردنی بەرزە باشە ئەو خۆشەویستیە کە ئەیبەخشێ تاکتیکێکە بۆ ئەی خۆشەویستی وەرگێتەوە بەڵێ سکیمای خۆ بە قوربانیکردنی بەرزە سکیمایەکی هەیە ئەو سکیمای و تاریمایی لەگەڵ تاریمایی خۆ بە قوربانیکردنی بەرزە خۆی وایە سروشتی وایە مەسە بوو نمونە ئەنیشتاین وابوو ئەنیشتاین کە ئەڕۆی بۆ شارێک بۆ کۆنفرانسێکی علمی ژنەکەی دوو بلیتی بۆ کڕی بلیتی ئەم سەر ئەو سەرشی بۆ کڕی چونکە ئەیزانی لەو سەرۆپاری پێ نامێنێ هەڵێ هەموو بەخشی هەستی خۆ بە قوربانیکردن عتەنانەت بۆ ئاسەکە مەسەرە بیت لە بەرژەوەندی خۆشی نەکاتەوە چۆن بڕۆمەوە ئەمە بڵێن ئەم کەسێتێکی هینە عەزیەتە بێ و کەسە باش نییە بەڵام کەسە عەزیەتە بێ حەیفە بەس تر استقلالەکرێ بە ئاسانی استقلالەکرێ بەڵام نێرگس چۆن دروستە بێ نێرگس معمولاً ئەو هینە ئەوە کە بڵێن استیقاقی حەزی زۆڵم حەز بە زۆڵم لێکراوی یەکجار بەرز هەمیشە هەستەکە زۆڵمی لێکراوە حەز بەستەم لێکراوی یەکجار بەرزە ئەوانن معمولاً ئەو کەسانن کە خۆیان پێگەێنن یعنی ئەو کەسەی کە لە سەرەتاوە خۆی پێ بگەێنێ خۆی پێگەیان ینی چۆن مەزمونیەکە مەسەرەن خۆت ساختێنی بڵە خۆی دروست کردووە نا بەستمەوەی دایک و باو گرنگیان پێ نەداوە ئەمە بۆ مانەوەی خۆی فێر یەکەم شت کە فێرەوێ فێرە درۆوە بێ بەتایبەت لە خێزانی قەرەباڵغا مشتە ئەمانە دەرەکەون لە خێزانی زۆر قەرەباڵغا کە مەسەلەن بڵێن پێشەش کوڕیان هەیە دوانسیان جەرونە لەبەرەوەی عەتف ناکەوێتە سەر نەبیان نایزان هەندایبین ناگەن لینیە خەریکی چییە تێگەی چۆنە جاوە مەسەلەن بۆ خۆ پەروەردەکردن بۆ خۆ گەورەکردن مەسەلەن لە پێش بڕکیایە لە پێش بڕکیایە بۆ خواردن بۆ خەوتن بۆ هەموو شتێ لە پێش بڕکیایە لەگە براکانی دیارەکە دەوروبەریە و فێرە درۆوە بێ ولا هەمان کەس عەزیەتە بێنی مەسەلەن تۆ تماشاکەمە لەناو ئەبانی ترە شەڕەکە لە منە مامۆستا ئەو چ پەیوەندیەکیەیە بە درۆ حەزەکەمەوە بزانم چۆن ینی مەسەلەن تۆ تماشاکە بێفەر بەڵێن پێشکا خێزانەکە پێشش کوڕیانەیە پێشش مناڵیانەیە باشە مەسەلەن بڵێن کێیەکە کرێ هەرێکی پارچێکیان بەشەیە تێر ناخۆنی تۆزی گەر بەش کردووە وەرە یەکێکیان باقیقەت نەسەلاتێکی کارەچێ کەوە کە بڵێن ئەچێ بڕێکی خوا ئەو قوتەکانە ئیدایکەکە دێ لێ پێچینەوەکە کێ خواردێتی دەچێکە بوو خۆی بپارێزێت چونکە زانێ لێدانی هەیە درۆوەکە ئینە بەسەر ئەوانی ترە وە لە هەمان کاتێت ماشاکە بەرەبەرە وە لەوانەیە بینێ بەسەرێکەکە کە عەزیەتی یاوە ئەمدار چێژە بینێ لە عەزیەتدانی ئەوە فێری سادیسمە بێ جوانە فێری سادیسمە بێ ینی بڵێن ئابم شێوازیانی بڵێن سادیسم و مازۆخیسم لەنەو ئەمانە دروستە بێ و فێرە درووە بێ چونکە ئیتر ئەم بەردەوام بێنی چونکە پەشەکە لە درۆ هین وەرەگرێ کردیت وەرەگرێ ئەنجام وەرەگرێ گوزە وەرەگرێ ئەوەیە کە ئەمە بتیکە گەورە ئەبێ هێنێتە ناو ژیانی خۆیەوە و بەردەوام تێگەیشتوە بە کوڕزانەوە شت وەرەگرێ کە حەسکەی مەسەلەن بڵێن مەسەلەن ئەڵێ دایکی پێڕە بچۆ فرانشت بکە ناچی ئەکوزێتەوە پشتمێشی ئەوەم کردو ئەو بەرەبەرت بۆیە چێتە سەر بەرەبەرە فێرە بێ ئەوەیە کە مەسەلەن لە مجتەمەعێکە کە ئەکوزێتەوە بەردەوام هەستەکە مافخوراویکەرە ئەو مجتەمەع لە نێرگسیەتێکی زۆر بەرزایە نێرگسیەتی یەکجار بەرزایە باشە مامۆستا نووسەرەکانمان چ دەورێکیانەیە لەم بینەیە نووسەرەکانی عەفوم کەم پرسیارەکەم تۆ هەم دووبارەیەکەم هەر فیزیازانێکی زۆر سەرکەوتووی هەم نووسەر و هەم وەرجێڕیشی لەوانەیە لە پرسیارێکی ترمە تۆزێک بەلای وەرجێڕانە پرسیارەکانم جوین کەمەوە هیوادارم جوابێکی مطلقم بیتەوە نووسەر چ دەورێکی هەیە لەم بینەیە چۆن دەوری هەیە لە دروستکردنی نێرگزیەتە چۆن دەوری هەیە لە یان هۆشیارکردنەوەی مجتەمەعیان تێکدانی زیاتری مجتەمەع بەسەر من ئێمە دوو شیعرمان هەیە بینی شاعرێکی زۆر گەورەیە کوردنالی شعرێکی یەکە بە سلێمانیا وتوێتی گەورەترین شاکارەکە کرد لە ئەدەبی کوردی هەبێ بەڵام شارێکی تریشی هەیە کە بە مەستوری ئەردەڵا ناوتوێتی ئەو پەڕی نێرگسیێت ئەو پەڕی نێرگسیێت ئەو پەڕی جوانکاری بەکارێنە ئەو پەڕی هونەرمەندی بەکارێنەوە بەڵام بەکارکی خراپ یعنی وەکو
چونکە لە ئاساس ئەو ژنی شکاندووە لە سەردەمی خۆیە هاتووە کەسایەتی ئەو ژنی شکاندووە کە ژنێکی نووسەرێکی گەورەی سەردەمی خۆیەتی هەستی بە کەمی کردووە لە بەرامبەریە شکاندوویەتی یعنی لێرە هەستەکەی تۆ نالی کەسێکە کە لە ناخە هەست بە هینی بەرز نییە ینی بڵێن هەستی عزەتی نەفسی پیاڵن بڵێن بەرز نەبووە کە مەسەلەن نفسی بەرز نەبووە نفسی بەرز نەبووە کولێکی وڵێ نفسی بەرز نەبووە لە ئازدە مۆزوعە نفسی بەرز وەڵاوزەی ژنە هات مۆزوعی ژن وی قەتی ژنی نەهێناوە ئەمە خۆی لەرە نەقسێ پیشانەدا تۆ لە بەم شیعرە تماشاکەی تینووی ژنی شیعرە بە تۆی پیشان دەکە تینووی بەڵام قەتی ژنە نەهێناوە قەتی ژنە نەهێناوە کەواتە تۆ لە شەڕێکی دایمیای لەگەڵ نەفسی خۆتە نەرگسێتێکە نەقسێکە لە خودودی خۆتە هەست بە نەقسەکە نەرگس هەماشتە جوانە لە وجودی خۆی هەست بە نەقسێکی گەوراکە تا ئەو نەقسای من مەسەلەن لەوانەیە لە مناڵیە لە ئیستیغلال کرا بێ یان هەر جسمەن نەقسی هەبێ هەموو ئەمانە هەیە ئەوە لە کۆتایی ئەبێ بە درۆزنێکی گەورە کە ئێتر لە هەموو ژیانی ڕەگەداتەوە مامۆسا بە سەرنجی تۆ بە بڕوای تۆ ئەو کەسانی کە خەلەلیشانەیە ئەو کەسانی کە با بڵێن نەقسیشانتیایە هۆکارە ڕئیسیەکەی بۆ زەربەی مناڵی ناگەڕێتەوە هەمووی زەربەی مناڵیە هەمووی بۆ مناڵیە گەڕێتەوە بۆ ئەو تەمەنە کەمە تەمەنی کەمێنی شاید پیشەر 5 ساڵ 6 ساڵەوەە هەمووی بۆ واگەڕێتەوە من وەختێکە مناڵی کەسێکی نێرگسیم بین یعنی بڵێن قوربانیەکی نێرگسیەتم بینی بەشەکە چۆن دایکەکەی بە دوای هی ناگەڕێ ینی بە دوای سەرنجی تایبەتە ئاگەڕێ خزمی خۆمە مناڵەکە شەرێک وایە بە هەمان پرۆس کۆپی پیست بە هەمان پرۆسایی هێنێ ئەوە ڕێک ئامادە ببێ بە قوربانی نێرگس ئەو مناڵە بچکۆلەکە کچێکە ڕێک ئامادەیە کە درۆزنێ ببێ بە تەڵی درۆزنێکەوە بۆ پرۆسە هاتووە بەردەوام بە دوای کێوە کە بەدە کەسێکەوەیەکە ڕێزی بکرێ قەدری بزە قەدری تایبەتی باتێ هینێکی تایبەتی باتێ محەبەتێکی تایبەتی شتێکی تایبەتی کە چونکە خۆی بە شایانشتی تایبەتە زانێ کەواتە ئەوەی لە قسەکانە تێگەشتم کە پێویستە زۆر سەرنجمان لەسەری بێ پەروەردەکردنی ئەو مناڵەیە کە لە ماڵەکەتە بەڵێ وەلا هەموو شتێ مهمترە بەس آخر بەس گرنگتریش لێرە ئێمە لە پەروەردەمان ئەو شتە هەیە کە مەسەلەن ئەڵێن مناڵەکە فێرە درۆ مەکە درۆن با درۆ نەکەی بەڵام زۆرترین نازان زۆر سەیرە گەورەترین دوژمنی درۆزنین بەڵام زۆرترین درۆزنیش پەروەردەکەی دروستەکەی خەلەلێکەیە کەوا بوو ئەم شتانە بە شعار نییە جێبەجێکردنە بە هەڵس و کەوتە ڕاستە بە هەڵس و کەوتە بە شعار نییە بە دروشم بەراوە ینی معقول نییە کە ئێمە لە کولتورمانە درۆزن دوژمنی خۆیەتە زۆر ڕاست بەڵام زۆرترین درۆزنیشمانەیە بە تایبەت لەنەو ئەوانە کە بە دروشم ئاڵن درۆزن دوژمنی خۆیە زۆرترین درۆزنیتیایە ئەوە دەستخۆش مامۆستا وەکو وەرجێڕێک با ئەم پەیوەندی نێرگزیەتە ڕەبتکەمەوە بە وەرجێڕانەوە کەسی وەرجێڕ با بەڵێ من لەگەڵ تۆیا دانیشتوم پرسیارەکەم ڕاستی تۆەکەم کەسی وەرجێڕ سیفاتی نێرگزیەتی تایە لە کاتی وەرجێڕانە یعنی ئەو تێکستە ئەو بەشە نووسینەی کە وەری ئەجێڕێت ڕنگدانەوەی ئەبێ لەسەر کەسایەتی خۆی بەلای خۆیان دایە تاشێت ئێستا من وەکو وەرجێڕێ یعنی لە ڕاستیە من ئەخوێنمەوە ینی مەڵەن ئامانجم لە وەرجێڕان خوێندنەوەیە بە دەرەجەی یەکەم باش وەلا ئامان کاتێژە دەرەجەی دووەم دەوڵەمەندکردنی زمانی کوردیە چونکە من خۆم بە کەسێکی نیشتوان پەروە دەزانم ئەمە ینی خۆم بە کەسێکە زانم کە قەرزاری میلەتەکەم ئەبێ خزمەتێکی بکەم ئەمە دووەم شتە سێهەم شتیش ئەوەیە کە ئەو شتێکە وەریەگێڕم کاریگەری لەسەر نەوەی نوێدانێ ئەو لەوانەیە هەر ڕستەیەک بینە کە لەدەوە ئەو کتێبانە هەیە ژیانی کەسێ بگۆڕێ ینی مەسەلەن بە شێوازێکی لێ بکات کە بتوانێت لە داهاتووە جیهانێکی کە ببینێ ڕستەی هین هەن ینی مەسەلەن کەسە کتێبێکی مەسەن کتێبێکی هاوتنی گرۆ بەدەستیەوە بالفەرز بڵێن چەند پەڕەیەکی خوێنمەوە مەسەلەن لە پەڕەیەکە وشەیەکی ڕستەیەکی بینوە ئەو ڕستەیە لەوانەیە کاریگەری دوای لەسەر دابنێ کە ژیانی بەتەواوی بگۆڕێ ببێ بە کەسێک زۆر گرنگ لە مجتەمەعەکەی خۆیە ئەمە هۆکارەکانیەتی کە من وەرەگێڕم بە دەرەجەی یەکەم کە وەرەگێڕم وەرگێڕان قوڵترین خوێندنەوەیە قوڵترین خوێندنەوەی وەرگێڕانە دووەم شت زمانی کوردی دەوڵەمەندەکەم ئەو ئەرکی سەرشانمە وەکو جوانە ئەرکی سەرشانی هەمومانە مەسەڵەن وەکو چۆن مەسەڵەن ئەڵێن کاکە
جهاد بالفرض فرض كفاية فرض بس كفاية يعني شيء يعني بيش ناقام كسر جهاد بك وقتك كزنية بك من بكم من مجبور نيم بلام وقتك كزنية من أتوانا يعني شيء من اللي يك بقشتي كردني زانستا كاري كتير شيء ويك بقشتي كردني زانستا النار مثلا بوشي أما بالفرض ولا نهم ولا سباس استماع كان يونغم كان مع علمه بله مع علمه إيه أم مجتمع مكان مسي مكان يونغ بناسيته وازا وأشكو نخوشيه هنا بشكل وشيار كردنا تقديسي ناك جوانا لو أنا عاشق ببه بس إذا أنا نخوشيه تو تشيش الجرابيني باشا بلا مزاني خلابة بلا خلاب يكا أويا تشيشي لي ببيني بلا بجرب بكيشي وبويدا بني كتو خليكي كهاريكي مهمة زور مهمة أواني مثلا فرقك أويا راسا لو أنا دوار عاشق بخاطري أو سكيمان بخاطرنا هاو سنجيل سكيما كان دوار عاشق بس أمجارة أزانية من نقصة أو شيدابون بو كسيك وكو أويك مولانا عاشق شمسة بي يعني نازانم مجنون عاشقي ليلية بي ونازانم شيرين فرهاد عاشقي شيرين بي أو شيرين فرهاد سر تابان يرقسيتا أما اللي أبا هنا بي يعني بلين أما تيجيتو أما نخوشية أما هنا أما حالتي توشي بي يعني كتيجيش آزاري للدانية يجي أزاني آزارك هيا أنا آزارك خللك هيا يعني كتيجيشتي هنگاوی کمی هوشیاری کو بڕی بله كتيجيشتي كت عاشق بون معناه نية عاشق بون تو كده دو إنسان بيكو بيواني دروس فكان بيواني شي صوزدادي دروس فكان بيك رابين رخصارية كان خوش بيه جسمية كان أما معناه كاتب أمرودي زمان مش تدروس بيك وجيان دروس بله دروس ولا يكم نيجا لو أنا جسمي قبول كي بركوتني لقال رقصك دمي قبول بلام أبو كتب بيا كم نيجا عاشقي وبيجيرو دبي فشكا أو نرجزيت بيجيرو دبي ووازي لنهيني ولهزار درجابي كبو أو مثلا بيهن تشوف سيتري خود وداخلي بدل بي سي بيكوجي أما إذا من نرجزيتك جوانا باشا ما مصا كساني نرجزي شاقة بنوا يان وكو یاساکانی فیزیا گۆڕانکاریان بەسەران نایێت گۆڕینی کەسایەتی زۆر زەحمەتە بەڵام ئەکرێت کۆنتڕۆڵ بۆیان کۆنتڕۆڵ بکەن من ێستا کەسی نێرگسیە ناسم و با عەفوون کە قسەشە پێ بڕۆم ئاگاداری ئەوە بین نێرگزیەت طەبیعەت نییە لا أصلا طبيعت نییە ئەو با لەلایەکدانی أصلا طبيعت نییە غەڵەتە لەوانەیە زۆر کەس تێکەڵی کات نا ئەسڵ بکەنەوە زۆر غەڵەتە هەمومان تۆزی نەریسێتمان هەیە خۆی خۆشویستیمان هەیە هەمومان تۆزی خۆ بە قوربانیکردنمان هەیە بەڵام زۆرەکەی خراپە هەمومان حاڵەتی بەخشەندەیمان هەیە بەس کە تۆ کاکە هەموو پارەکەتە بەخشی چری گێفارە نامێنێ زەرە لە خۆتەیە ئەمە خراپە یعنی تۆ خۆت یعنی بە تۆزی خۆت خۆش بووە بە تۆزێ مجتەمەعەکەی خۆت خۆش بێت و ئەنی لە هەموو شتێک تۆزێکی باشە بەڵام کەیتە حاڵەتی ئیفرات ئێتر ئەمجار یان تۆ خەڵک یابێ یا خۆت یابێ هەردووکی خراپە یعنی عاشق پیشەیی و نێرگز بکەین بە چوار بەشەوە بەشێکی باشە بەڵێ بەشێکی باشە یعنی بڵێن هاوسەنگی لە هەموو شتێکا باشە هاوسەنگی لە هەموو شتێکا باشە بەڵام ئێستاکانێت تۆ اینجا کەچی بوو شتەکەم لەبیرە چییە نێرگزیەت ئەگۆڕێت نێرگز ئەگەر مەسەن ئێستا کەسانی کە ناسم قبولیان کردووە کە نێرگز قبولیان کردووێنێ هەر کە زانی و نێرگسی خۆی نامێنێ چۆن خۆی نامێنێت لەو پێستە دەرەچێت لەو قاڵبە دەرەچێت کە قبولی کرد بە تەواوی بمانە قبولی کە نێرگسە نێرگس نامێنێ ئەبێت تۆ بە ئاسایی بەڵام نێرگس قبولی ناکە نێرگسە خۆی بخوا زانێ ڕێک خۆی بخوا زانێ ئەوانە یعنی خۆی بە شێیەکی زۆر تایبەتیە زانێ کە هێزێکی تایبەتی هەیە کە توانایەکی تایبەتی هەیە هەموو تایبەتە هەمومان هەستەکەن توانایەکمان هەیە ئێستا تۆ پێشکەشکارێکی باشی بەڵام ئەگەر هەست بکەیت لە تۆ باشتر لەم دنیا نیە چونکە خوا وا خەڵقی کردووی چاکە چونکە خوا وا خەڵقی کردووی ئەوەی نێرگسیەتە کەواتە بێت دان بنی بەوەیە کە هەمیشە لە تۆ باشتر هەیە هەمیشە لە تۆ چاکتر هەیە لێرایە مەسەلەن تۆ ئەکرێ بڵێ چێش لە هین ببینی چێش لە عیبادەت ببینی وەکو متۆدێکی مدیتیشن نوێژە ڕۆژ و هەرچی وەکو متۆدی چێشی لێ ببینی و بەپێی بیر و باوەڕی خۆت ینی بڵێن هەست بە ئاسوودەیی بکەیت بەڵام ئەگەر هەستت کرد دەنجە لە غەیبەوە قسەت لەگەڵا کە تو نێرگسی باوەڕت بەوە هێنا ئەوە لە کاتی کۆرۆناکە قسێکی خۆش بگەرم کاتی کۆرۆناکە شتێ هەبوو
طبعا هم لا مال وسجن بون باش. زور كانت مثلا فتنها خم لا مالك زلاتن ها بم جاشتيك بخوين دوغت الانترنت نسلابو قيناك لقال ديوارك قسبكي باش اسايا خوتي يقول ديوارك خصني اقول ديوارك قساك بلا ما قال هاستك ديوارك قال تو قساكا او شي جوانا اويا يعني او نرجس تواني مثلا قال ديوارك قسبك بلا ما قال غيبه قسبك زيك هم ما نرجع غيبه قسبك هيزي كي ناس راو ناي ناس ناي زاني ناي بيني ناي قسي لقلاكي بلا ما قال هاستك لو هي زرقت واقساكا او مشكلته نا ونرجسي تو تيجا مثلا يوم قوما كل حني بيغمر هن جماري بيغمر هن وما نتواني انا قصب كان بس يتر بو خالك يتر ما نيه باقي قبول نيه قبولني ما انا وصا او تنياية شي بيبخشيت يسك باس كلوة التنيام شي بيبخشيت شي لسنويت دوا نا خوي بروسيتي كوتوم هيك لنا سن كاتي زور بيو كاتي زور بيا كاتي زور بيو مكاتنا مثلا شتنو سمشت خوين مو ايها هم انا التنيا كشكد وين نمتواني تيجا يعني من خذوا خوش حالة كمثلا من كساني مثلا حاستا كم يعني مثلا بزانيني او هني نرجسيتها جاني انقورا تنانت لمردن رزقاريان بوا هذا جدي لمردن رزقاريان بوا قولترين دسكو اوا يعني وشتي زور باشا من لو ما ويك اساسي سليماني قلت بومي لو شوينا كمني اليوم كان كسي كان تيك بكي دبتي بك شيء بو بهوي تليفونات او جيرابون كمثلا تليفون انا قرج مشتاق قسان كذبو تماشام كل لبي بكوريكام بو باسي هينيك باسي خوشويستكي كرجي بو ما نقص انا كردو وتم من بيوم توتوني يرقسي ايش وتتي نات من توني يرقسي هربو نصاب بو شوازه لو شي نرقس باشا نارسيست ونرجس وامانينا نرجس مو شيء منها نرجس ولا بلا هذه بلين اما بلين رويوه نشتكي رويوه كتوم مشاكل بيوندي كانت مشاكل دوكاس كبيوندي شي ناد تندرس يعني تيجي شنو كبيوندي كان نرجسيتي كتيايا واما سرتاي بو شهر سر سرتاي بو شاكل تيجي شنو سرتاي بو شهر سر سرتاي تيجي شنو سرتاي باش وسرتايك زور باشي شو أكيد كتوتيك من نمونيك وبين موا لمجتمعية ما ينجي نكوتوا قياساي كان قرار بولا بارلمان دا بنين بود بارزگاري لا تاككاني خيزان كهر كومالا عندهم بارلماني كونا بارز دجايتيان كرت بلا مثل السويت هيا با من نمونيك وبين موا خزميكم للسويت شو يقولوا كابراكي الشرقي باش كابراكي نرجس هم او بروساني ك نرجسي بسر قربانيه كي هنا بسر او هنا ويتل لدواين فرت لدواين بلين هنا لحظه كخريج بيت الشيت ابو تياسو خزمه كترن فريايكو بوليسي اقدار كردوا واول نخوش كان الناس ويساو كسيان بالتواوي دابري ولا هناك لا علاقات ولا نزيد لا علاقات تنان لقى خصم كان تريشا بو اول يرقس كل ونتوني بيوني بيوبكا هتاوكو او جهري لجسد او جهري هني نرقص لا مشك بشت الدرو بيت وسرجاني كاساي ايش كاتيبت ايش كاتيبي بلا تنانت بيوني قال دايكو باوش جبري تكشت يعني اما يعني اما الناس يعني انا خوش الناس بس لمجتمعك ايه ما اوش الناس من ناس لا او كتو بيني قربانين يركض الإنسان بونك يعني أنا لجانك زور باش دەست خۆش بە مامۆستاجان زۆر ئەرکێکیێشا زۆر سوودم لێ بینی خۆم هیوادارم هەموو کەسانی کە گوێگرمان بوون ئەوانی کە بینەرمان بوون وەکو من ئیسفادەیەکیان کردبێت و هۆشیارتر بوو بێتنەوە ئەگەر پێشتر هۆشیار بوو بێتن بینەرانی ئازیز هیوادارم تا بەرنامەیەکی تر کە ئەچینە سەر کۆمەڵێک پرسیاری تایبەتتر و شخصیتر لە مامۆستا هیوادارم بە دڵێکی فراوانەوە وەڵامان بدرێتەوە تا بەرنامەی داهاتوو هەر شاد بن.